چاودێرانی سیاسی لە کەرکووک ڕایدەگەیەنێن کورد بە یەکریزی دەتوانێت مافەکانی خۆی بۆ داهاتوو دەستەبەر بکات و ڕاشی دەگەیەنێن هەر بڕیارێک بۆ بایکۆتکردنی هەڵبژاردنەکانی داهاتوو لە کەرکووک خزمەتی یاو نیشتیمانانی ئەو شارە ناکات. هەر لایەنێکی سیاسی هەر کەسێکی سیاسی داوا بکە لە خەڵکی کەرکووک بایکۆتی هەڵبژاردن بکەن وەکو لایەنی سیاسی هەڵبژاردنەکانی کەرکووک بایکۆتکەن پێم وایە حەقیقەتی ئەو مووقفە ئەوە بایکۆت نییە ڕاکردنە لە بەرپرسیارەتی بەرامبەر بە کەرکووک ئەوە خۆدزیینەوەیە لە بەرپرسیارەتی بەرامبەر بە کەرکووک بە تایبەتی بۆ پارتی دیموکراتی کوردستان 16 ئۆکتۆبەر بەرهەمی عەقڵیەتی پارتی بووە ئەمڕۆژ کە باسی بایکۆت دەکا خۆی دەدزێتەوە لە بەرپرسیارەتی خۆی دەدزێتەوە لە واقعتاڵەی کەرکووکی ئەمڕۆ کە بەرهەمهێنەر و بڕیاردەر لەم ڕۆژە تاڵی کەرکووک پارتی دیموکراتی کوردستان بووە بۆیە پێم وایە هەر لایەنێکی سیاسی ئەمڕۆی کەرکووک بەجێ بێلێ هەڵبژاردننی بەجێ بێلێ واقعتاڵەکەی ئەمڕۆی کەرکووک بەجێ بێلێ خزمەت بە نەیاران و ناحەزانی کوردەکە لەم شارە سەبەبەکەی یەکەوە بوو کە سومقەکان نەچوە بەردەسی بڵێن قبولیان نەکرد کۆمیسیۆن سومقەکان بەرێتە بەردەست پارتی بەکەیف خۆی سومقەکان پڕکاتەوە خاڵی دووەم پارتیەوەی کە لە کەرکووک بە تایبەتی پێشتر یەک کورسیەکیە بوو کە بۆ دوو کورسی ئەوە بەدەنگەکانی یەکێتی بۆ دوو کورسی خۆشیانەوەیان و تووە یەک کورسیانێ پێم وایە و یەک کورسێشیان نەما سێش پارتی من پێم وایە ئەوێ دویدارەکە دروستکە ئێستا پارتی لە هەوڵی ئەوەدایە بەس هەولێر و دوهۆک بەدەستیەوە بێت پێم وایە لەگەڵ حکوومەتی عێراقی هەموو ڕێکەوتنەکانەکە وەکەوەی هەموو تەنازولەکانی کردا وا دەکا پێگەی کورد لەم ناوچانە بەڕاستی کەم بێتەوە ئەم پێگەی ژوا دەکات کە دەنجی کورد کەم بوو ئەو کاتە کورسیت کەم دێت چ بۆ ئەنجومەنی نوێنەران چ بۆ ئەنجومەنی پارێزگاکان وای دەبینیم ئەمە ڕەتفعالێکە لەوانە نتوانن وەک پێویست دەنگەکانی هەڵبژاردنەکانی پێشوا بێنەوە لەوانە هێچی هۆکاری لە هۆکارەکان بێت هۆکاری ترش بەڕاستی نازانم ئەگەر کەرکووک داگیر کراوە و هێزی عراقی لێ خۆ باڵێن وەزیری ناخۆدوێنە لە هەولێر بوو ئای خۆ لە مووسڵش بە هەمان هێزەیە لە هەولێر لە مووسڵ بۆی لە نازانم ئەوەی بینیم کە لە ڕاگەندەکان بەس ئەنجومەنی سەرکردایەتی گەرمیان کەرکووکە کە خانەقین و دووز و کەرکووکە گرێتەوە بەڕاستی ئەی خۆ مەخمورش هەر وایە شنگالش وایە زومارش وایە دەشتی نێنەواشم وایە بەڵام بڕیارەکە تایبەتە بێرانە من پێم وایە مەبڕەت فعلە لێپرسراوێکی یەکێتیش لە کەرکووک ڕایدەگەیەنێت ئەگەر بڕیاری بایکۆتکردنی لایەنێکی سیاسی لە هەڵبژاردنەکان لە بەرژەوەندی کوردان نەبێت خۆ کاندیدکردنی پارێزگارێکی کورد بۆ شارەکە لە بەرژەوەندی کورد و کەرکووکدا دەبوو. ئەو بڕیارێکی خراپە بە تایبەت بە نسبەت ئەم ناوچانەوە و ئەگەر بایکۆت ڕائگەیەنن بەدیلیان چیە بۆ بایکۆت هەر ئەوەیە بەجێهێشتن و واقعەیەکە بەجێی دێڵن و ئەچنە ئەو دوورە بەڵام ئێمە پێشتر بایکۆتی عەرەبەکانمان بینی کە چەند زەربەی گەوریان خواردەوە لە هەمان کاتە ئێمە دەمێکە لە گفتوگۆیان لەگەڵ هەواڵانی پارتی بۆی بین پارێزگارێکی کەرکووک دیاری بکەین کە ئەکرێ ئەنجومەنەکە کۆ بێتەوە چکە زۆرینەی کووردە بۆی پارێزگارێک دیاری بکەین ئەوان خۆیان لەم بابەتەش زۆر ئەشاردەوە ئێستا ئەم بایکۆتەش کە هاتۆتە سەری من پێم وایە ئەمە گەورەترین غەدرە لە خەڵکی ئەم ناوچانە ئەکرێ و بەڕاستی ئەوان بەدیلیان چیە بۆ بایکۆت ئای بۆچی وەفدەکانیان دوێنێ پێرێ وەفدی حکوومەتی هەرێم ئەچێ بۆ بەغا ئایا بۆ لە ئێستاوە بیر لەوە ئەکرێتەوە بایکۆت لەسەرم ناوچانە بکرێ لە سەربەندی ساغبوونەوەی هاوپەیمانەتیەکان بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو لە کەرکووک پارتی دیموکراتی کوردستان بڕیاری داوە کە بەشداری هەڵبژاردنەکان لە ناوچە جێناکۆکەکاندا نەکات و بە بڕوای چاودێرانی سیاسی لە کەرکووک ئەم بڕیاری پارتی لە بەرژەوەندی کورد و کەرکووکدا نییە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێ دەکەن ئەگەر نەبوونی یەکریزی و یەکلیستی کورد لە کەرکووک جارێک بە زیانی کورد بکەوێتەوە ئەوە بایکۆتکردنی هەڵبژاردنەکان لەم ناوچانە چەندین جار بە زیانی کورد دەکەوێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.